لەگەڵ ئەم بەڕێزانە بە حزوری ئەم دوو برای خۆشەویستەمان ئەوە بووە چۆن بتوانین دڵنیاییەک بینەوە بە مامۆستایانی بەڕێز کە بتوانن بەردەوام بن بە جێبەجێکردنی ئەرکی سەرشانی خۆیان بۆ ئەوەی کە لە خەمی حکوومەتە تێبگەین ئێمە لە خەمی ئەوانە تێبگەین تاکو پێکەوە شان بەشان دەستە ناو دەست کێشەکانمان چارەسەرکەین بۆ نەهێڵین ئەم دۆخە خراپتر بێ بەڵکو ئارامی کەینەوە بەرەو باشی بیبین. ئەمە کۆبوونەوەیەکی ئیستیشاری بوو، کۆبوونەوەیەکی ڕاوێژی بوو، کۆبوونەوەیەک بوو بۆ ئەوەی دەرفەتێک بوو بۆ ئەوەی ئێمە بیان خینەتە سوورەتێک لەسەر دۆخەکەیە. سوپاسی شانەکەین کە بەم جومعەیە لە گەرمیان و لە زاخۆوە هاتوونەتە هەولێر بۆ بەشداربوون لەم کۆبوونەوەی بەڕاستی جێی سوپاس و دەستخۆشیە کە ئەو ینی ئەهمیەتە دراوە بەم دەرفەتە. تێمان گەیاندن کە دۆخەکەمان هەرەوەندەیە. ئێستا ئێمە بڕێ پارەیەکمان بەدەستەوەیە وەکو داهاتی هەرێمی کوردستان بەشی خەرجیەکانمان ناکا بۆیە کە ئێمە دەستەکەین بە کەمکردنی خەرجی کە دەستەکەین بە زیادکردنی داهات. ئەمە هەندێکی چاکسازی ئانین ڕنگ بێ ڕاستۆخۆ ئەمڕۆ کاریگەریەکی هەبێ لەسەر ئەو عجزەی کە مانگانە کۆ ئەبێتەوە. بەڵام هەندێک لە چارەسەرەکانمان هەندێک لە بڕیارەکانی کە پێشتر داومانە و کە بەنیازین بەردەوام بیدەین بڕیاری مامناوەندین و درێژخایەنن ڕنگ بێ یەکسەر خەزێنەکانی هەرێم ڕاستۆخۆ نەیبینێت. بۆیە ئەمە پێویستی بە پلانێکی هەمەلایەنەیە. زۆر ڕاستگویانە قسەم لەگەڵکردن ڕاشکاوانە قسەمان کرد، قسەی دڵی خۆیانیان کرد، قسەی دڵی خۆمانمان کرد. پێم وایە ئەم سەراحەتە لە هەموو شتێک مهمترە. بێگومان 100% کەس ڕازی نابێ بە هیچ شتێک ڕازی نابێ لە دنیای نەبووە 100% ڕازی بێ، بەڵام سەراحەت مهمە، متمانە مهمە، شەفافیت مهمە. خەڵک ئەبێ بزانێ کێشەی ئێمە کێشەی دارایی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان تەنها خۆی لە موچەیان نەگرتووەتەوە.